سەرەتا بە خێراتتانەکەم کە توانیوتانە کۆنتترین دوکانی شاری سلێمانی بەسەرکەنەوە کە یەکێکە لە دوکانە کۆنەکانی شاری سلێمانی یەکێکە لەو پیشەوەرانەی کە لە پیشەوەرەکانی شاری سلێمانی لە کاتی دروستبوونیا پەیدا بوو هەتام کاتە زۆربەی پیشەوەرەکان نەماون بەڵام ئەم دوکانە هەتا ئەم کاتە بەردەوامی هەیە لە پێناو خزمەتکردنی شاری سلێمانی دەوروبەری هەتا وڵاتانی دەوروبەری دراوسەی کوردستانی خۆشمان. ئەم دوکانە لە کاتی خۆی لێرانە بووە لە نزیک قەیسەری نەقیبا بۆکەیەک بووە یەکێک بوو لە کاتانی کە عەتاری تیا فرۆشتووە وەکو بڵێن حاجی عارب یا بڵێن حاجی عەلی حەمەکەیان پێوتۆ یا حاجی براهیم ئەوان کە عەتار بوون بەڵام هەندێکیان نەماون تەنها کاک بورهان ماوە کە توانیوێتی شوێنی باوکی بگرێتەوە. ئەم دوکانێک دوایەوە کە شاری سلێمانی زیاتر بەرەو پێشچوونە چێ بازاری وەسمان پاشا حەوزە وشکە کە ئاوانە بێتەوە ئەم دوکانە لێرە جێگیرە بێت نسی بوارڕێکەوێ حاجی عارف و باوکم بە یەک خۆشەریکە بن یانە ئێرە کە زیاتر لە بڵین 50 ساڵ یا 6 ساڵە زیاتر بە یەکۆ بن دوای ئەوەی کاردووکیان نامێنن ئەمریکاکەوێتە سەرشاربوون بۆ بەڕێوەبردننی ئەم دوکانە و بەرەو پێشچوون و هێنانی مادەکانی فرۆشتنەوەی و ساکردنەوەی بەڕێنمایی تازە لەبارەی ئەو گیانەی کە تازە دەرچوون لەبارەی و کرێمانی کە تازە دەچوون ینی گۆڕانکارێکی تەواو کراوە لەم بوارە دەچووکە شتەکانی بابەتی عەتای ڕۆژانە یا گیاکان یا شتەکانیتر ڕۆژانە بەرەو پێشوونەچێ ئێمەش توانیمانە لەم بوارە ئەوەی کە تازە ئەدۆزرێتەوە لە گیاکان لە کرێمەکان لە سابوونەکان ئەو شتانی کە تازە لە بواری عەتارێ هاتۆتە ناوە توانیمانە دوکانە کۆیکەینەوە. سەرەتا دروستبوونی ئەم دوکانە ئەگەڕێتەوە بۆ پێویستیەکانی دەوروبەری لادەکانی شاری سلێمانی کە ئەو کاتانەی هاتوون لە سلێمانی بەرەو بۆمەکانیان ساکن بێتەوە بە پێ ئەو سەردەمەتوانیویان ئەو شتانەی کە لادەی پێویستێتی وەکو بۆرێچرا وەکو بنەشتەتاڵ وەکو تەڵەی مشک یا وەکو تۆوەکان یا هەندێک لە داوا دەرمانەکان توانیویان ئەو بەرهەمانی کە ساکیان بکەنن بە پێی ژیانی لادەکانی ئەو سەردەمە ئەو شتانەیان پێویست بووە کە لەم دوکانە هەوە بەڵام ئێستا لە ساسە ئەو شتانە نەماوە گۆڕانکارێکی تەواو لە فرۆشتنی مادەکانە هەیە. بڕنوتی لەو کاتا کە خەڵک تووشی حاڵەتێکی نەخۆشی بوو بێویستوانە بە پشبن پەنایان بۆ دەرمانێک بردووە کە بڕنوتیەکە بە وشەیەکی تورکمانی بڕن بە معنای لودێت داو دەرمانێکی تون بووە کە کردویانتە لووتیان یا کردویانتە ناو جگەرە کێشاویانە بۆتە هۆی کە ئەو کەسە بە پشمێ سنگی بکرێتەوە جا ئەمریکێکە لەو دەرمانانی کە تا ئێستا ماوە بڕنوتی ئەو کەسانی کە حەزەکەن بە پژمن سمیان پاک بێتەوە ئەم دەرمانە ئەم تۆزە بەکارێنن کە ناوی بڕنوتی هەتا ئەم کاتش بەردەوامە. لەبارەی نەخۆشیەکانە بە تایبەتی ئەو سەوانی کە سەردانی ئەمەکە یاڵێ فشاری خوێنیان هەیە یا شەکرەیان هەیە یا چەوریان هەیە گیاکانیان بەکارێنەوە تا ڕادەیەکی باش ئیسپادیان لێکڕۆبوون بوون ئەم وەرینگە ئەوانی کە شەکران هەیە چکە شەکرەکانی جۆری هەیە یاک دووسێ ئەوانی کە زیاتر شەکرەکانیان کە بەسەرەتا توش بوون توانیوان ئیسپادەیەکی باش لەم مۆرینگا بکەن یا بەکارهێنانی بنە ڕێواز کە کوتاویانە یا خواردویان تۆ یا کردویانتە کەپسولی بەتا ڕۆژانە خواردویانە یا گوژاڵک یا بەنسبەت ئەوانەی کە چەوریان بووە چەوریەکان زیاترەوانەی کە بڵین چەوری سیانیان هەیە بە تایبەتی چەوری خراپەکان کە توانیوە ئەو گیانە بەکاربێن کە وەکو جاترەوەیە یا وەکو گەزنەوەیە تا ڕادەیەکی زۆر باش ئیسفادەی لێکراوە. ئەوەی کە کۆن باوکم حاجی عارف خوالیان خۆش بێت توانیوانە ئەم دوکانە بەڕێوەبن ئەوەی کە توانیوانە خزمەتیان کردووە بە ئەو کۆمەلگای کە ڕۆژە ئەوانی تیا بووە بۆیە منیش ئەگەر توانم بۆوانەی کە لەم بوارە ئیژەکەن یا مناڵەکانی خۆم بە پێ ئەو سەردەمانی ئەو کاتانی کە من نامێنیم یا ڕۆژگارێکی ترەبێت گیایەکی تازای بێ داهێنانێکی تازای بێ بتوان بە شێوەیەکی جوانتە وەرگن بێن بەوانەی کە سەردانیانەکەن بە شێوەیەکی باش خزمەتی باشی خەڵکی بکەن بۆی ئەم دوکانە ناو ناوبانگی لە دەست نەدا.